لە سۆران وەک دەست پێشخەرێک بۆ مەسەلەی شکۆمەندی زمانی کوردی لە هەرێمی کوردستاندا پسپۆڕانی زمانی کوردی نیگەرانن لەوەی کە زمانی کوردی گەشەی بەخۆیەوە نەبینیوە و لە هەندێک شوێنیش لە کاڵبوونەوەدایە. مەترسی دەستە زمانی دایکێ دەستە زمانی کوردی هەیە لە پەروەردەتەوە بگرە لە باخچەی ساوایانەوە بگرە لە خوێندنی سەرەتایی و ناوەندی بگرە لە زانکۆ بگرە لە ڕێنووس لە هەموو کۆمەڵێک بەڕاستی کۆمەڵێک ئاستەنگ کەوتۆتە بەر زمانی بەدەم زمانی کوردی لە ڕاگەاندن تەماشا بکە یعنی لە ڕاگەاندنەکانی خۆمان سیر کە هەریەکێک بۆ ناوێکی داناوە بۆ شتێک هەریەکێک بە ئارەزوی خۆی قسە لەسەر زمانی کوردی کە بەبێیەوە ئەکادیمی بێ یعنی و پێشوازی فراوانەی لە زمانە بیانەکانەکرێت لە کوردستانە و کوچۆن لە کلتورە بیانەکانەکرێت زۆر مەترسیدارە و ئەمە زەنگێکە بەڕاستی هۆشیارمان بکاتەوەی کار بکەین هاوکاری حکوومەت بکەین و پێشنیاری بۆ بکەین ئەم دیدارە ئێمە کۆمەڵێک تەوەری جیاوازی خۆی کردەوە ئەوەی کە من لەسەر کای لەسەرەکەم و قسەی لەسەرەکەم بریتێ لە شکۆمەندی زمانی کوردی یان چۆن بکەین کە تاکی کوردی بە شانازیەوە خۆی بە کورد بزانێ و شانازی بکە بە قسەکەری کوردیە. لە سلێمانیش لە ڕۆژی گیانی زمانی دایکدا لە زانکۆی سلێمانی پانێڵێک بەڕێوە چوو کە بەشی زمان لە زانکۆی سلێمانی سازی کردبوو. کورد لەو ڕۆوە زمانی دایکیەکەی پاراستووە لە هەر سەردەمێکا بووە بە درێژایی مێژوو هەژمونی سیاسی و دەسەڵاتی نەتەوە دراوسەکان و دەسەڵاتەکانی سەرۆمان لەسەر بووە ڕێی زەرریاوە لە زۆر لایەنی کللتوری لە ڕەگەزەکانی بوونی نەتەوە وەکو زمان وەکو جوگرافیا وەکو زۆر شتی تر. بەشەکانی زمانی کوردی و ئینگلیزی و عەرەبی لە زانکۆی هەڵەبجە چالاکیەکیان بۆ ڕۆژی گیانی زمانی دایک ساز کرد. بۆ ئێمەی کورد زۆر گرنگە بایەخ بەم چالاکیانە بین بووە چونکە ئێمە کێشەی هەتا ئێستا کێشەی زمانمان هەیە کێشەی سیاسەتی زمانیمان هەیە کێشەی سنوورمان هەیە کێشەی دەوڵەتمان هەیە تەنانەت کێشەی شوناسمان هەیە ئەو وڵاتانە هیچیان و کێشانیان نییە بۆیە ئەبێ ئێمە لە ڕێی ئەم سیمینارانەوە لە ڕێ ئەم وەرکشۆپانەوە تەنانەت لە ڕێ ئەو کۆنفرانسانەوە کە ناوبەناو لە زانکۆکانی کوردستانە لەسەر سیاسەتی زمان و هەژمونی زمانەکانی تر و نەتەوەکانی تر بەسەر زمانی کوردیەوە هەیە سیمینار و وەرکشۆپ و هۆشیارکردنەوە بکەین. لە هەرێکە لە زاخۆ چەمچەماڵ و ئامێدی چالاکی بۆ ڕۆژی زمانی دایک بەڕێوە چوو کە تێیدا داوا کرا گرنگی زیاتر بدرێت بە زمانی کوردی. زمان بتنێ نەبەس ئەوە کە بێژین ڕێکەکە بۆ پەیوەندیە بەلکو دانیاسینە ناسنامەیە زمان و ناسنامە نەتەوەی پێک وەرگرتن دەمێ ئەم بەحسی زمانی دکەین ئەم نەشین ژێک بەکەش ناسنامە خۆیە نەتەوێت چونکە بڕێکە وی زمانی ئەم کەلەپۆرێ خۆ کولتورێ خۆ شارستانیەتە خۆ هەمیە گەهینینە خەلکەکێدی. چالاکی زانستیەکان بریتی بوون لە پێشکەشکردنی کۆمەڵێک سیمینار سەبارەت بە ئەرکەکانی ئەم قۆناغی زمانی کوردی و پێویستی دروستکردنی وشە و زارا و داتای پێویست بۆ زمانی کوردی بۆ پڕکردنەوەی ئەو بۆ شاوی کە لێنانەی کە لە بواری بەتایبەتی زانستە سروشتەکانە لە زمانی کوردیە هەیە. زمان مەجدات کرد ژ نەتەوەیەکدی بێگومان هەروەکی فیلۆسۆفانون بێژێت زمان ڕەنگی هەبوونەیە و دەمەکان بە کوردیت ئاخەون ئەم ڕەنگی هەبوونە خۆی کوردی دەدەن دیارکردنی ji ber hindêjî ke rojên hosa divêt nebes peyma em bêjin sazên akademî divên ser astê giştiyê herêmê genîgî zimanê dayîkê bête danî çunkî zimanê dayîkê pêngaveke bû çêkirina nasnama neteweyî. بەپێی ئینسکلۆپیدیای نیشتیمانی سویدی زمانی کوردی 21 میلیۆن کەس قسەی پێدەکەن کە لە پلەی 59مینی زمانی دنیادایە لە پلەی یەکەمیش زمانی چینیەکانە کە 955 میلیۆن کەس قسەی پێدەکەن.